لەبێ هیوادارم تەندروستیتان زۆر باش بێت. ئەمڕۆ گەڕامۆلاتان بۆ کۆمەڵێک ڕاهێنان کە تایبەتە بە ناوچەی کەمەر و ورگ بە تایبەت بەشی خوارەوەی ورگ. ئەزانم زۆر بەمان بە تایبەت ئافرەتان کێشەی ناوچەی ورگ و کەمەرمانەیە حەزەکەین داڵبەزێت. بەڵام پێشەوەی دەستکەین بە ڕاهێنانەکان ئەمڕۆ ئەمێ ئەوتان پێ بڵێم کە تەمرینی ورگ کیفایەت نییە بۆی کە تۆ ورگتی پێ دابەزێنی. پێویستە خواردنەکانە زۆر ڕێک بکەیتەوە، خەوت زۆر ڕێک بێ، شەوانە زوو بخەیت و لە کاتی خۆی هەستیت و ژەمەکانت ڕێک بێت لە کاتی خۆی ژەمەکانت خۆی دوورکەیتەوە لە خواردنی چەوری و سوێری و کاربۆهیدرێتی زۆر و شیرینی و پێویستە ڕاهێنان ئەنجام بدەیت بەعام بۆ هەموو جەستت، نەک تەنها تەرکیز بکەیتە سەرەوەی کە بەس تەمرینی ورگ ئەنجام بدەیت. ئەم ڕاهێنانەی ئەمڕۆ ئەیکەم ئەتوانن سوودی لێبین بۆ ماسوولکەکانی وەکتان و ماسوولکەی وەکتانی پێ بەهێز بکەن، بەڵام لەگەڵا پێویستە ئەو خاڵانەی کەوتم جێبەجێ بکەن بۆی ورگتان لەگەڵ کەمەرتان داڵبەزێت. ئەمڕۆ لەگەڵ هەردوو هاوکارم کۆمەڵێک ڕاهێنانتان پێڵین. یەکەم ڕاهێنان بۆ ناوچەی کەمەرە بەم شێوەیە ئەنجام ئەدرێت. قاچمان ئەکەینەوە بەم شێوەیە، دەستمان ئەبەین بۆ تەنیشت، یەکەم جار بەلای ڕاست دەست پێ یەکەین، بۆ لای ڕاست داعابەزی بەم شێوەیە بە زەختی ناوچەی کەمەر. زۆر باش. با دەست پێ بکەین بە یەکەوە، دەستە بۆ تەنیشت، یەک، دوو، سێ، چوار، زۆر باشە، پێنج، شەش، حەوت، هەشت، نۆ، دا. بەردەوام بە. یەک، هەڵ بە پشتە ڕێک بێت، دوو، سێ، قاچە نەجوڵێت، چوار تەنها کەمەرە، پێنج، زۆر باشە، شەش، حەوت، زۆر باشە، هەشت، هەناسەبە، دا. زۆر باشە. دەستە بۆ تەنیشت بۆ جارێکی تر بۆ لاکەی تر بەم شێوە. یەک، دوو، سێ، چوار، پێنج، زۆر باشە. بەردەوام بە. شەش، حەوت، هەناسەبە، هەشت، نۆ، دا. دەدانەی تر. یەک، هەڵ بە قاچە نەجوڵێنی، دوو، سێ، زۆر باشە، چوار. ئەس بە ئازارەکەی لێرەتە؟ زۆر باشە. شەش، حەوت، کۆتا سێدانە، هەشت، نۆ، دا. زۆر باشە. لە بینی هەردوو لاکای ئەتوانی ئیستراحەت نەکەی. ئەم لاتکرد یەکسەر بچیتە سەر لاکەی تر، بەڵام کە هەردووکی تەواو کرد ئەتوانی ڕستێکی کەم وەرگری 10 سانیە بۆ 15 سانیە، پاشان دووبارە بکەیتەوە 4 جار تا 5 جار ئەسایە دووبارە بکەیتەوە 20 بۆ 30 تکرار ئەتوانی ئەنجام بدەیت. ڕاهێنانی دوای ئەوە دەستە ئەبەی بۆ سەرەوە بەم شێوەیە، قاچە ئەبەی بۆ تەنیشت لەگەڵیە. قەوسێک دروستەکەی لە ناوچەی کەمەرتە. پێویستە قاچە بۆ تەنیشت بڕوە بەم شێوەیە. با یەکەوە دەست پێ بکەیت. یەکەم جار بۆ لای ڕاست، یەک، دوو، سێ، چوار، پێنج، شەش، حەوت، زۆر باشە. بەردەوام بە. هەشت، نۆ، دا. زۆر باشە. یەک، دوو، سێ، چوار، پێنج. باشە. یەکسەر ئەیگۆڕین بۆ لاکەی تر. دەستە بۆ سەرەوە بۆ لاکەی تر. یەک، دوو، سێ، چوار، پێنج، شەش، حەوت، زۆر باشە، هەشت، نۆ، دا. باش. ئیستراحەتکە ئەتوانی ئیستراحەتێکی کەم وەربگریت. ئەمیش لە بینی 15 بۆ 20 جار ئەتوانی دووبارە بکەیتەوە ڕاهێنانەکەت 4 جار تا 5 جار لە بینیان ڕێز وەربگریت 15 بۆ 20 سانیە. پاشان دوو تەمرینی ترمان هەیە کە تایبەتە بە ناوچەی ورگ ئەنجامی ئەین. ئێستا پێویستە دابنیشین لەسەر زەوی بەم شێوەیە، دەستمان دانین بەم شێوەیە، تۆزە خۆمانەخین بە پشتە، پشتمان بۆ پێشەوە، زۆر باشە، قاچمان ڕێک ئەهێنین بۆ لای خۆمان، پشتیشمانێنین بۆ لای خۆمان، قاچمانێنەوە پشتیشمانە بێنێتەوە بەم شێوەیە. یەک، دوو، زۆر باشە، قاچە جووتکەی ئاسانترە، سێ، چوار، پێنج، شەش، حەوت، هەشت، نۆ، کەمێک خێراتر، دا. یەک، دوو، سێ، چوار، پێنج. زۆر باشە. 15 دانە تا 20 دانە ئەتوانی زیاتریش ئەنجام بدەیت، 25 بۆ 30 دانەش ئەنجام بدەیت، بەڵام لە سەرەتاوە کەمێک هیلاک کە بیت ناتوانانی 20 دانە بڕۆیت، ئەتوانی لە 15 دانەوە دەست پێ بکەیت، 4 جار دووبارە بکەیتەوە.
ڕاهێنانی دوای ئەوە کە هەر بۆ ناوچەی ورگ ئەبێت ئەم جارە ئەنیشکماندانی باشە ئەنیشکماندانی بەم شێوەیە قاچمان ڕێک شێوازی مقەستی دەبینە سەرەوە هێنە خوارەوە زۆر باشە 1 2 3 4 5 هەناسەبە 6 7 8 9 10 1 2 3 4 5 زۆر باشە ئەیش بە هەمان شێوە ئەتوانی 4 جار دووبارە بکەیتەوە لە بینی 15 بۆ 20 تکرار تا 25 تکرار ئەنجامی بیت. هیوادارم سود لەم ڕاهێنانە ببین و ڕۆژانە لە ماڵەوە دووباری بکەنەوە سودیە بێ بۆتان. کاتێکی خۆش.